بینەرانی ئازیز و خۆشەویست، سڵاو و ڕێزی ئێمەتان پێشکەش هیوادارم لە هەر جوهان ساح و سڵامەت بن. لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیست. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێیان هاوڕێ خسرەوی بۆکانی ئەندامی کۆمیتەی ڕەهبەری کۆمەڵە سازمان کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران و هاوڕێ ساڵحی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە باسەکەین سەبارەت بە 8 مارس ڕۆژی جەهانی ژن و لە ئاخری وەختەکەشمانە کورت باتەوە جێبەوەی کە ئەم دوو هاوڕێیە حضوریان هەیە پرسیارێکی سەبارەت بە مەسەلەی هەڵبژاردن کە بە 3 ڕۆژ دوای مەسەلەی 8 مارس بە قەول هەڵبژاردن لە ئێرانەکرێ و سوالێکی ژەو بابەتەوە ئاراساکەم. هاوڕێنە گەدەنگی منە بیستن زۆر بە خۆشاتن بۆ بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هاوڕێ ئەبووی عەزیز، من عەرز سڵام هەیە لە خزمەت جەنابت و کاک ساڵحی بەڕێز و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەتان لە خزمەت دامە فەرموون. سپاس بۆ تۆش هاوڕێ ساڵە گەدەنگی منە بیسیەوەش ئۆکێ. زۆر سپاس، منیش سڵاوم هەیە بۆ هاوڕێ خسرەوی خۆشەویست و هەروەها تۆش هاوڕێ ئەبوو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ فەرموون. سپاس بۆ ئێوەش هاوڕێ خسرەوە. ئەوەڵین پرسیارە ماراستەی جەنابتەکەم هەروەکو ئاگاداری بە 8 مارس ڕۆژی جەهانی ژن نزیکە بینەوە. ئێوە وەزعیەتی سیاسی ئێران بە تایبەت لەم دەورەدا و بە تەوری ویژە مەسئلەی سیاسی و ئەوزاعی سیاسی لە کوردستانە لە رابطە لەگەڵ موقعیەتی ژنانە چۆنە بینن؟ لە رابطە لەگەڵ ئەوزاعی سیاسی ئێران و کوردستانە ڕاستەکەوەیە کە بە دوای سەرکوتکردنی خوێناوی بزوتنەوەی ژینا ئێستاش کە ئێستاە ترس و خۆفی کۆماری ئیسلامی لە ئاسەوارەکانی ئەو بزوتنەوەیەوە لە گۆڕانکارێکی بنەڕەتی کە لە ماوەی 1 ساڵی درێژەی فعالی بزوتنەوەی ژینادا بزوتنەوەی جەماوەری و بزوتنەوەی بە دژی تەواوی دابوونەریتەکانی کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی جەریانی هەبوو و دەواقعدا لەرزەی خست بۆ سەر تەواویەتی کۆماری ئیسلامی. هەوا درێژە هەیە ئەگە ئێمە بمان هەیە ڕاستیەکان باس بکەین سەرڕایەوەی کە ئەم بزوتنەوەیە قۆناغەکانی گۆڕیوە لە قۆناغی هەموو ڕۆژەی سەرشەقام و خەیابانەکان کە لە دووسێمانجی ئەوڵی بزوتنەوەکەدا هەبوو ئەگەر گۆڕابێتی بۆ شێوازی دیکەی خەبات و مقاومەت بە دژی حاکمیەتی ئیسلامی و حاکمیەتی سەرمایه‌داری بەڵام نەفەوتاوە لەبین نەچوە. ئێمە هەر لەو دوایانەدا شاهید بووین کە بە هۆکاری پەرستاندنی ئیعدامەکان لەلایەن حاکمیەتی سەرمایه‌داریەوە و ئەدامی 4 زیندانی سیاسی نیسانەکانی جارێکی دیکە شارەکانی کوردستان و بەگشتی سەرتاسەری کوردستان بوو بە شوێنی خەبات و ناڕزایەتی بە دژی ئەم سیاسەتە سەرکوتگەرانە و دژە ئینسانی کۆماری ئیسلامی. جاکەوایە ئەوزاعی سیاسی ئێران جیاواز لە بەگشتی وەزعیەتێکی ناهەموار کە حاکمیەتی سەرمایه‌داری بۆ خۆی تێدایە کێشە و مەشاکلێکی یەکجار زۆر کە هەیەی قەیرانی ئابووری، قەیرانی مەشروعیەتی ناوخۆیان، قەیرانی پەیوەندیەکانی نێونەتەوەیی و پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەرەوە و کێشە و مەشاکلێکی کە بە هۆکاری دەخالەتگەریەکانی و دەستێوەردانەکانی لە ئەوزا و مەسائلی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ خۆی دروست کردووە. هەمووی ئەوانە مەجموعە فاکتۆرێکن کە ڕاستی لە بواری سیاسیەوە کۆماری ئیسلامیان لە موقعیەتێکی زۆر ناسەقامگیردا قەرارداوە و بە هۆکاری فەقری زیادە لە حەد لە کوردستان و ئێران واقعیەوەیە کە حاکمیەتی ئیسلامی هیچ چەشنە مەشروعیەتێکی لەلای کۆمەڵانی ستەمچێش کۆمەڵانی زەحمەتکێشی کرێکار و زەحمەتکێش و بەگشتی خەڵکی کوردستان و ئێران نەماوە. خۆتان نەزان کە ڕۆژ نییە
نارزاتی و ئاعتراز بە شێوازی جۆراوجۆ لەلایەن کرێکاران و بازنشستەکان و معلمان و ژنان و بەگشتی دانش ئاموزان و دەتوانین بڵێن کە تەواوی چین و توێژەکانی ئەو کۆمەلگایە بە دژی و حاکمیەتە داپڵسێنەر و سەرمایه‌داریە لە شەقام و لە کارخانە و لە مەیدانەکان و لەبەر دەرچی نەهادەکانی کۆماری ئیسلامی درێژەی نەبێەوە ئەو خۆپێشاندانانەوە و نارزایەتیانە وجودی نەبێ. ئەو شتەمان پێ دەڵێت لە بواری سیاسیەوە حاکمیەتی کۆماری ئیسلامی ئەگەرچی ئیتکا بە هێزی سەرکوتی بە گشتیمی و بەربەریەتێک کە لە سەرکوتی خەڵک لە بزوتنەوە کۆمەڵاتەکان لە خۆی نیشانی دەدات توانیوێتی تاڕادەیەکی زۆر تەسەلوت و یا بە جۆری حزوری هەبێ لە شوێنە جۆراجۆرەکان، بەڵام کەماکان لە بواری مەشروعیەت و لە بواری حیسیەت و ئاعتبارەوە بە بڕوای من لەناو کۆمەڵانی کرێکار و خەڵکی زەحمەتکێشدا لە ژێر سفردایەوە سەرەکی ترین ترسی کۆماری ئیسلامیش لە وەزای سیاسەکەی هەرو مەسەلەیە. سپاس بۆ تەوزیحەکان دەگەڕم وڵاتان. هاوڕێ ساڵی سەداری لە ئیدامی تەوزیحەکانی هاوڕێ خسرەوە، ئێوە ئەوزاری ئێستا لە کوردستان بە نەفعی موقعیتی جوڵانەوەی ئازادی خوازانە دەبینن یان لە زیاتی مەحدودێتی ئەم جوڵانەوە و بە تایبەت مەسەلەی ژنان ئێوە چۆن ێبینن؟ بەڵێ منیش هەروەکو هاوڕێ خەسرە و بیرەکەمەوە لەسەرە و ئەوزاعەوە ئێستا لە ئێران لە کوردستانە هاتووە سەبەرۆ تەبعاً تەواو ئەو فاکتۆرانەوە ئیشارەی پێکرد واقعین و زۆرتریشن بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی نەیتوانیوە تەواو ئەو شتانەوە خیزیشی 1401 هاتە بەرۆ ئەو فاکتۆرانە نەتەنیا نەیتوانیوە حەلی بکە بەڵکو زۆرتر و زۆرتر بوون و ئەمە بینەقاقەی جمهوری ئیسلامی گرووە بە تایبەت کە ئیسا ئێمە لەسەر کوردستان و بە تایبەت لەسەر مەسەلەی ژنان قسەکەین سەد چەندانە، یانێ عەلارەغم هەموو ئەو سەرکوتگەریەوە کردی خەڵکی زۆری تنزیندانەکان کرد تەعدادێکی کوشت، بەڵام پایەهای ئەسڵی ئەم بزوتنەوە بەجێ خۆی باقیە محکەمتر بووە و بە تایبەت بە نظر من لە کوردستانە کە مورد نەزەرمانە ژنان نەقشێکی زۆر مهم و نەقشی لیدریان بە تۆر واقعی ئین کرد بردەبەرەوە و ئێستا ئەمە واقعیەتێکە کە هیچ کەسێک هیچ مرتەجع چ دەوڵەتی بێ چ غێر دەوڵەتی بێ ناتوانێت ئەمە ئینکار کە کالعان بزوتنەوەی ژنان لە کوردستانە بزوتنەوەیکی قائم بەزات بە زەرفیەت بە تواناس و لە سەحنا هەیە. ئەگەر ئیسا مەسەڵان وەکو ئەترازاتی خیابانی ئەوانە فروکشەکە، بەڵام بەنظرم خەریکە خۆی ئەزنە و سازمان هاتۆ ئەم بزوتنەوەی ژنانە بە تایبەت لە ساڵی ڕابردووە کارێکی کرد کە گوێی ئەوانەوە کپ ببوو سەرانی حتا کۆنەپەرستی دەوڵەتای قدرتمەند، سەرانی دەوڵەتای منتەقە، جوزانم مرتەجعین و ئەحزاب و جیاناتێوە عەقیدەیان بە ئەوە نەبوو و پێیان وا بوو ژن هەرو زەعیفەسە و دەبێت لە گۆشەی ماڵا بێ. هەموو ئەمانە مەجبور کرد ئەم بزوتنەوە کە قبوڵیکەن بەڕەسنێتی بناسن و ئەو داستانانەوە لە ئازایەتی و جەسارەتی ئەم بزوتنەوە ژنان و کچانی شۆڕژگەر لە کوردستانە نیشانیاندا. هەموو ئەمانە زەمینەیەکی لەبارتری بۆ داهاتوو فراهەم کردووە. ئەلعان مەسەڵەن تعدادێکی زۆر لە ژنان ئامادەن کە ئەو نەقشی دەخاڵەتگەری زیاتر، نەقشی ڕەهبەری لیدرشیپی بەنەبەرەوە و فەزا ئاوایە خودە حتا سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی بە ئیزافەی مرتەجعین لە منتەقەها ئەلعان بێزارن بەدەست ئەو وەزعەوە ژنان هاتوونە سەمایان. دەرنەتیجە ئەوزاعی سیاسی وە هاوڕێ خەسرەوەی شارەی پێکرد لە ئێران و لە کوردستانە ئەم زەمینەی زۆرتر و زۆرتر لەبار کردووە بۆ ئەوە کە بزوتنەوەی ژنان هەمیسانۆ بێتۆ مەیدان سازماندراوتر، گوستەردەتر، دەست لە نەناو دەست یەک زۆرتر و فشارێک زۆرتر خەنە سەر سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی و ئەو خواست و داخوازانەوە 44 ساڵە لایەن جمهوری ئیسلامی و ئرتجاع لە کوردستان سەرکوتەکرێ و لەناوە برێ
جارێتتر لە مایانەکانە لە کوچە و کۆڵانی شاران لە مەحەل کار و مەحەلی ژیانی خۆیان جار بدەن لەوە زیاتر بە نظر من دەبێ کار بکرێ بۆ ئەوە کە ئەوان زۆرتر بێنەمەیان زۆرتر فعالیتکەن و ئەمە خودە ژنان بە نظر من بەمە واقفن و تەجربیاتێ وا هەستیان لە ساڵهای ڕابردووە بە تایبەت لە 8 مارسەکانە لەژێر فشار و خەفەقانی سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی یا حتا نەهاتگەلێک وا دروستیان کرد هەموو ئەمانە بە نظر من نقطە قوتن ئەکرێ بێ بەهێز مەسەڵەمە حەزەکەم بە چەند نمونە لەم ڕابتا کە تەجاربێکی یەکجار درەخشانە ئشارەکەم مەسەڵان من لە بیرمە ساڵی نازم شاید 15-20 ساڵ لەمەبەر لە مەیان ئەمینە 2000 کەس کۆبوونەوە قەتنامەیان کرد لە ڕۆژی ژنە قەتنامەیان دادەرۆ و ئەوەڵین بار بوو لە ئێرانی ژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامی خوازیاری لەغوی ئیعدام بوو یاگەر فریشتەی نەجاتی لە مەریوانە کوشتیان بە تۆهمەت ناموسی 2000 کەس لە شار مەریوان و چوونە ژێر مەیتەکەی و بردیانەوە بۆ دزڵی کە شوێنێ بووە بەرحاڵ لەوێ زندگی کردبوو لەوێ لەدایک بوو ئەسپەردەیان کرد بەردادگایان کرد یا تماشاکەی ئەو دووچەرخە سواریەوە مەسەڵەن خامنەیی مەنعی کرد لە ژنان ڕۆژهای چوارشەمەیان دا ئەنا ژنان لە مەریوانە ئەڕۆیشتن گەرەکمەوە بێژم تاریخ بزوتنەوەی ژنان عەلاڕەغم هەموو ئەم سەرکوتگەریانە پڕە لەم ئیقدامە ئینقلابی و درەخشانانە و ئێستەیش بە نظر من بە ئیزافەی کەین بە ئیزافەی ئەو خیزەشەی پارەکە بە ئیزافەی تەجارەوی وا بەدەستیان هاورد و بە ئیزافەی ئەوزاعێکی سیاسی وا هاوڕێ خەسرە و ئیشارەی پێ زەمینە زۆر لەبارە یانێ ئەم بزوتنەوە کەوتۆسە موقعێتێکی تر هیوادارین کە گەشە زۆرتر بسێنێ و فعالینی ئەم عەرسە زۆرتر بە وەزیفە و مەسئولیەتێوە هەستیان هەڵسن. زۆر سپاس بۆ تۆزەحتان تا ڕۆژساڵە دەگەرم وەلایەوەش هاوڕێ خسرە و هەر لێسەوە لە بیرمان نەچێ میکەکە بەسراوە گە زەحمەت نەبێ میکەکە بکەیتەوە زۆر سپاس. هەروەکو ئاگاداری هەفتەی ڕابردوو لەلایەن کۆمەڵی سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست بانگەوازێ خەتا بە ئازادی خوازان و بەرابەری تەرەبان لە شارەکانی کوردستانە لە رابطە لەگەڵ بەڕێوەچوونی 8 مارس بڵاو بوو بە ئەسانی عمومی گەیشت. بە نەزەری ئێوە ئایا ئیمکانی بەرگوزاری 8 مارس لە شکڵای جۆرا و جۆرە بە تایبەت لە شارەکان و لە ئەبعادی زۆر گەورەتر و وەسیعتر و کۆڕوکۆمەڵی زۆر گەورەتر لە شارەکان دەکرێت ئیمکانی ئەوە هەیە باتەوەزێ بەو فەزای ئێستای ئێران بۆ چونین ئێتفاقی بۆەوەی ئێتفاقێکی ئاوا گەورە لە 8 مارسی ئەم ساڵا بکەوێ بە نەزەری ئێوە چ ڕاکارایەک دەبێت لە پێش پای خەڵکی کوردستان و شارەکانی کوردستانەدا بدرێت؟ ئەوەی کە فعالین و بەگشتی ژنانی ستەملێکراو و خەڵکی محتەرز ژنان و پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵاب چه تاکتیکگەلێک چه ڕێگاکەلێک چه شێوازێک بۆ بەڕێوەچوونی ڕێوەڕسمەکانی 8 مارس هەڵدەبژێرن دیارە بەڕاستی زیاترەوە دەگەڕێتەوە سەر بارودۆخێک کە ئەوان خوان ڕاستە و خۆ لەگەڵی بەرەوڕۆن لەناوە حەزورێکی حەی و حازر و زیندویان هەیە وەزعەکان بەسەنجیانن و دەبینن کە دەواقعدا لە چۆ لە چ شرایطێکە مەجای پێشڕەوەیان زیاترە لە چ شرایطێکە دەبێت تاکتیکانیان بگۆڕن. ئەوە بەڕاستی ئێمە دێڵینەوە بۆ بەگشتی سازماندرانی ئەو ڕێوەڕسمانە لە ناوەی کوردستان. بەڵام هەلومەرجی ئێستا ئەومان پێ دەڵێکە هەروەک ئێوە ئاگادارن ئەم لە درێژەی قسەکانی هاوڕێ ساڵحدا و بە تەییدی ئەو فاکتور نمونەگەلەی کە هێنایەوە و قسەکانی پێویستەوە بڵم کە یەکێ لە سەرەکی ترین لایەنەکانی بزوتنەوەی یەکسا ئێعترازی و بزوتنەوەی دەواقعدا شۆڕژێرانەی خەڵکی ئێران و کوردستان کە دۆخەکەی بەگشتی گۆڕی ژنان بوون و وەختێکەوان وەکو یەکێ لە سەرەکی ترین بەشدارانی ئەو بزوتنەوە شکۆدارە جەماوەریە بوون بەڕاستی جێگای خۆیەتی کە
لە 8 مارسی ئەو ساڵدا لە ڕۆژی جیهانی ژندا بە حزورێکی بەرچاوتری خۆیان درێژە دەری ئەو نەخش و جێگە و پێگەیە بن کە لە شۆڕشی ژینادا لە بزوتنەوەی ژینادا لەخوایان نیشاندا. ینی ئەگەر کۆماری ئیسلامی بە تەکیەبەر بە ئیسلا ئامرازەکانی سەرکوتی خۆی ماشینی سەرکوتی خۆی تا ڕادەیەکی زۆر سعی کردو کە وا نیشان بدا ئەوە مشتبه بکە لە مێشک و زێهنی خەڵکی ناڕازی و ئەفکاری عمومی دنیادا کە توانیوێتی دۆخەکە کۆنتترۆل بکات. بەڵام لە ڕاستیە ئێمە ڕۆژانە شاهیدی اعتراض و نارضایەتی ژنان بە دژی پوششی هیجباری و حجابی زۆرە ملێ هەین لە زۆر شوێن ئێستاش کە ئێستاە کۆماری ئیسلامی مطلقاً نەیتوانیەوە بگەڕێتەوە پێش هەلومەرجی شاریوەری 401 و ئەوە نیشان دەدات کە لەو بوارەدا ئیمکانی پێشڕەوی زیاترە، لەو بوارەدا ڕژیم ناچارە. ئەگەر ژینا بە ئیتهام و بە ئیتهامی ئەوەی کە تاڵێک لە مویەکەی دیاری بۆ ئەو وەختە حجابی نامناسب بۆ کوشتیان و قەتڵێکی ڕسمی و دەوڵەتیان ئەنجام بدا. ئێستا دەبینین کە لە بەرامبەر سووتاندنی ڕووسەرەکان لە بەرامبەر ئازادێکی کە ژنان بۆ خۆیان بە خەبات و بە جەسارەت و بە حزوری خۆیان لەسەر شەقامەکان بەدەستیان هێناوە متوسل دەبن بە حیجاببانەکان، متوسل دەبن بە قەولی خۆیان بە نەهیکردن و چوزانم نەسیحەتکردنی خەڵکو و لەو شتانە. ینی مەبەستمەوەیە کە ئەوە دەستکەوتێکی و بزوتنەوەیە کە تەحمیل کراوە بە حاکمیەت. جاکەوایە وەختێک کە دەگەڕێنەوە کۆمەلگای کوردستان بە هۆکاری ئەوەی کە لە کوردستان سنەتگەری سنەتی ئەسلا 8 مارس ڕێوەڕسمە جنبشی و بزوتنەوەیەکان لە کوردستان سەقامگیرە، مێژوو و ئەزمونێکی زۆر دوور و درێژی هەیە. ڕاستەکەی ئەوەیە کە لە شێوازی جۆراوجۆر بە شێوازی جۆراوجۆر بە حزور لە سەر شەقامەکان بە ئیسلام بەڕێوەبردننی ڕێوڕسمی جەماوەری بە حزوری ژنان و پیاوانێکی زۆر لە ئازادی خوازان خۆیمە دەزانین کە ئێستا لەخەرە هەلومەرجەکە بەتایبەت لە بواری ئابووری و اقتصادیەوە و چارهایەکی کە حاکمیەتی سەرمایه‌داری خستوێتە سەر خەڵک نالەبارە بەڕاستی. ینی خەڵک ژیانی لەو پەڕی ناخۆشی و بەگشتی مەحرومیەتەکاندا. بەڵام سەرەڕای هەمووی ئاوانە هەر بۆ بەرامبەرچی لەگەڵ ئەم ژیانە ناخۆشەی کە حاکمیەتی سەرمایه‌داری تەحمیلی کردو بە کۆمەلگای کوردستان بە کۆمەلگای ئێران لازمە واقعاً لەوە هاڕۆژگەرێک ئەوەندی کە دەکرێت لە نێو فعالان هەڵسوراوانی بواری بەرابەری ژن و پیا و ڕزگاری ژنان لە هەڵسوراوانی کرێکاری، هەڵسوراوانی سیاسی، خانەوادەهای زیندانیانی سیاسی و بەگشتی کۆمەلگای محتەرز بە دژی دابوونەریتی ارتجاعی و دواکەوتوانەی ئیسلامی و دژی حاکمیەتی سەرمایه‌داری ئیسلامی ئەو ڕێوڕسمانە واقعاً لە جاران بەشکۆتر و بەرینتر و جەماوەریتر بەڕێوە بچێت. من پێم خۆشە ئاماژە بە گۆڕانکاریی سەرەکی بکەم کە بزوورهۆی ژینا لە جامعی سیاسی ئێران و کوردستاندا بە وجودی هێناوە. ئەگەر مەسەڵەن ئێمە لە سونەتەکانی بەرگوزاری 8 مارسەکان لە کوردستان ساڵان زیاتر لەگەڵ فعالینی و ئەرسەیە فعالینی بەرابەری ژن و پیا و ڕەفعی تەبعیض و نابەرابەری و فعالینی یەکسانی بە ئیسلا بەرەو ڕووبووین و سازمان دەهەندەکانی 8 مارسەکان زیاتر لەو تیپ و لەو تەیفە لە فعالین بوون. بەڵام بزوتنەوەی ژینا بە ڕاکێشانی ژنانێکی زۆر، ژنانی عادی تەنانەت، ژنانی تەحسیلکردە، ژنانی هونەرمەند، ژنان لە عەرسەهای جۆرا و جۆرا بۆ مبارزە بە دژی حجابی زۆرملی. بەڕاستی من پێم وایە فازێکی دیکەی بۆ مبارزە و خەباتی ژنان بۆ ئازادی و بەرابەری بۆ ڕەفعی تەبعیض کردوێتەوە. ینی ئێستا ئەو ساڵ ئیتر ئەو ڕێوڕسمانە دەتوانێت بڕێک لە سنەتەکانی پێشوو وە دەرکەوێت، لەو قالبەدا نەمێنێت. تەنانەت بەشێکی زۆر لە جۆراوجۆرەکانی ژنان، ئەقشاری جۆراوجۆری ژنان
قابلی مراجعانە لەو زمینەیەدا. بزوتنەوەی ژینە نیشانیدا، بزوتنەوەی اعترازی لە ئێران نیشانیدا لە کوردستان بە هەمان شێوە کە ژنانێکی زۆر لە دەستی ئەم دابوونەریتە داپلۆسێنەرە و دژە ئینسانیە و دژە ژنە و ئیرتجاعی و خورافی جمهوری ئیسلامی وەزاڵە هاتوون و ئەوە جێگای ئیتکایە، یعنی ڕێوڕسمەکان ئەگەر پشت ببەستێ بە ئەو تەیفە لە ژنان کە تەنانەت شاید لە ساڵانی ڕابردوودا لەو جۆرە مەراسماندا حزوریان نەبووە، بە بڕوای من بە چەندین قات دەتوانێت شکۆدارتر و بەرینتر و جەماوەریتر بەرگوزار بکرێت. ئەوە فاکتۆرێکی سەرەکیەکە هەڵسوڕاوان و بەگشتی سازماندەرانی ڕێوڕسمەکانی 8 مارس تەوەجۆ بکەن بۆ مەسەلەیەکە. ناکرێ هەل لەو مەحدودە و چوارچێوەی بە ئیسلا بافتی پێشوو ساڵەکانی پێشوو ڕێوڕسمەکانی پێشوودا بمێنینەوە و ئەوە مهمەکە بە لایەهایەکی جۆرا و جۆر بە ژنانێکی جۆرا و جۆر کە تەنانەت تا ئێستاکانێنە مەسەلەن سیاسی بوونە و یان لەو ڕێوڕسمانەدا بەشداریان کردو مراجعە بکرێت و بە دڵنیاییەوە بەشدار دەبن. ئێستا شێوازی بەشداری بەڕاستی من پێم وایە کە هەر لەناوە ئەو سازماندە هەندەکانی و مەراسمانەوە بەگشتی ژنانی ناڕازی پیاوانی بەرابەری تەڵەب و ئازادی خواز سازمانی دەدەن. ئێستا لە جێژن و شایی بێ، لە تالارەکان بێ، لە سەر شەقام بێ، لە سوزانم لە کارگا و کارخانەکان بێ، لە مەدارس بێ، لە هەر جێگایشی کە دیارە خۆیان تەشخیصی ئەدەن و پیان و بوارەکە ڕخساوە بە بڕوای من جێگای خۆیەتی بە پەخشی شیرینی و گوڵ و بە سوزانم حزوری شادیان بە ئاهەنگ جێران لە شوێنە جۆرا و جۆرەکان بە خوێندنی خوێندنەوەی قەتەعنامەکان بە سخنڕانی و بە شعار بە هەمووی ئەوانە هەمووی بە ئیسلا شێوازگەلێکن کە لە دەکرێت لە زۆرێک لە شارەکان لە شەقام و لە کۆڵانەکان لە شوێنە گشتیەکان بە ئیسلاوانە بەڕێوە بچن و من پێم وایە کە ئەو فاکتۆرێک کە عەرزم کردن ئەگەر بەڕێوەبەران و سازماندە هەندەکانی ڕێوڕسمەکان تەوەجوی زیاتری پێ بکەن بە دڵنیاییەوە ڕێژەی بەشداربووانی 8 مارسی ئەو ساڵ زیاتر دەبێت لە ساڵان. سپاس بۆ تەوزیحەکانت. هەورە ساڵی سەرداری لە اعتراضاتی خیابانی 1401 کە ژنان نەخشێکی زۆر تایبەتی و بەرچاویان بوو لە ڕاستی مبارزاتی سەراسەری ئێران بوون و شاهدی مناظراتێکی عەظیم لە حضوری پڕقودرەتی ژنان و پیاوانی ئازادی خواز مشخصەن لە ئارامستانی ئایچی سەقف، ئەو شوێنەی کە ژینای بە خاکسپێرا ئێنعکاسی ئەوە اعتراضات و ناڕەزایەتیە کە لە ئارامستانی ئایسیا زۆر خەڵکێکی زۆر وەسێ لەوێ بەشدار بوون تا خیابانەکانی سنە و مەهابات و دیواندەرە و زۆر شوێنی تر. ئەمە تەجاربێکە کە دەتوانن لە بەڕێوەچوونێکی 8 مارسی ئەم ساڵ لە فەزای سیاسی ئێرانە کە دژ بە جمهوری ئیسلامی کە دوایی دینە سەر مەسەلەی هەڵبژاردن و انتخاباتەکەش باز لەوە دەکرێت 80% خەڵک شاید زیاتریش ناچنە پای سندوقی ڕێوەمانیانی تەنەفر و قین و تووڕەیی لە جمهوری ئیسلامی ئەو نەزۆرە. ئایا ناکرێت لە فەزایەکی ئاوادا 8 مارسی ئەم ساڵ باشکۆتر لەو کۆڕ و کۆمەڵە شکۆلانانەی کە لە ساڵەکانی ڕابردووە بەڕێوە دەچوو ئیمکانی ئەوە نییە لە شارەکانە لە ئەبعادی وەسیع و 10,000 و 100,000 لە ساڵۆنە گەورەکانی شارەکانە بەڕێوە بچێ؟ ئایا ئیمکانە نییە باتەوەجێ بەو فەزا عمومیەی مبارزاتی کە لە ئێرانە دژ بە جمهوری ئیسلامی هەیە؟ بۆچینە من پێم وایە هەوڕێ خەستەوەی شارەی پێکرد فاکتۆرەکان هەمویان ئەوەمان پێدەڵێن کە فەزا لەبارە، مەسەڵەن تەقابل جمهوری ئیسلامی و ژنان لەسەر مەسەلەی حیجاب. تۆ ئێستا فیلمەکانە بینی، عەکسەکانە بینی، عەلا ڕەغمەوە هێزێکی زۆر بودجەیەکی زۆریان داناوە بۆ مرتەجعین و نیروهای ئیطلاعات و ئەمنیەتی و ئەو ژنانە واسەر بە جمهوری ئیسلامین لە مترۆکان لەناو بوس ئەبینی بە جەسارەتەوە بەرامبەریان ئەوێسن و بە جۆرێ ئەوە کە حجامنان بەسەریانە غیرە مستەقیم دوو فاکتۆ بەنظر من تەحمیلیان کردووە. ئەمە بەنظر من شتێکی تازەیەوە بەتایبەت دوای ئەو شۆڕشی ژینا لە 1 ساڵی ڕابردووە. گەرەکم بێژم تەناسب قوا گۆڕیاوە بە نەفع ژنان لەم موردە
مشخصەوە هەر لە ئەوڵ هەتایسش تقریبا ئشارەمان پێ کرد ئەمە من لە سوال ئەوڵی شاوتم کاخ سفید و نازانم دەم و دەستگا و وەزارەت و چوزانم هەموو کۆنەپەرستان و مرتەجعینی ئەم دنیاە وادار کرد کە تەمکینکەن و قبولیکەن ئەم بزوتنەوەیەکی بەهێزە و ئیتر نێژن ئەمە مەسەڵان شتی فەرهەنگیە و کولتوریە و سنەتیەوەوانە ژنان لە ئێرانە نیشانیاندا عەلەیهی هەمووانە قیامیان کرد وەکو پۆست مۆدرنیزم و نازانم لێرە لە ئوروپا ژنەوە کولتوریانە و ئەبێ هەروابێ ئەمان عەلەی ئەوە کردیان ئەمان تەحمیلیان کرد بە جمهوری ئیسلامی عەلارەغم دەیان قانون وا گوزەراندیان دەیان ئۆرگان وا دروستیان کرد گوێنان بە ئەوە کە حەجاب بن بەسەریان مەسەڵی سەر فیلمەکان تۆ تماشاکە لە شارە گەورەکان هەمووی ئەوەمان پێڵی یا مەسەڵەن ئیشارەتان کرد بە قەبرستانی ئایچی باوکی یەکێ لەو کەسانە وا گیانی بەخت کرد لە مەراسم ناشتنی کوڕەکە شتێکی زۆر مهمی وت وەنزەم لەشێت تاوا دنیا باسی یەکێ وتی ئەگەر لەوە بەر یەکێک کارێکی مهمی کردایە یان کارێکی مەردانەیە ئێستا بزوتنەوەی ژنانە وای کردوەشە بێژی زۆر ژنانە بوو یانێ مەزوو وەسە گۆڕی وێسی ئەم شتە مەردانەگی لەگەڵ زەنانەگی وەیساوە بزوتنەوەی ژنانە زۆرتر قسەی هەیە دەنگی هەیە هێزی هەیە و زۆر کەسی هەم وریا کردوەسەوە و هەم زۆر کەس تەمکینیان کردووە پێ عەدارەمەوە زۆر خۆشیان نایێنێ لە مرتجعین و کۆنەپەرستان و ئەنەوە سنەتی ڕابردوو هینەکەن ئەپارێزن بۆیە ئێمە پێمان وایە و ئەو فەراخانە مشتەرەکەەوە هاوڕێخەستەوی شارێ پێ کرد بۆ ئەوەیە ئێمە پێمان وایە زەمینە لەبارە تەجاربێکی زۆر هەز بزوتنەوەی ژنان جمهوری ئیسلامی تحت فشارە بزوتنەوەی ژنان بەشێ لە داخوازەکانی خۆی دوو فاکتۆر تەحمیل کردەوە بە جمهوری ئیسلامی دەرنەتیجە ئەم فەراخانەوە ئێمە داومانە مەبنایەکی هەیە پایەیەکی هەیە ئەویش ئەوانە بوو کە هەم ئەوزاع سیاسی جمهوری ئیسلامی وەزئیاواسە بزوتنەوە کۆمەڵایەتەکان و ئیسەر لێرە بزوتنەوەی ژنان بەنسبەت جاران قدرتمەندتر بووە ڕەهبەری پیا کردووە بە دەرەجاتێک ناوخۆیانە سازمانیان هەست دەرنەتیجە وارد ئەم کێشمەکێشەیە بن جمهوری ئیسلامی ئیسەیتر غەیرەز خشونەت و ئەسلحە و کوشت و بڕ هیچێکی بۆ وتن نییە بۆ مەسەڵان خونساکردنەوەی بزوتنەوەکان و ئەجوندە بزوتنەوەی ژنان دەرنەچە ڕوت و ئور لە مەقابڵ بزوتنەوە ئەوێسێ تەقاکە لە کەس خەڵکە کوژێ خەڵکە خاتە زیندان بەڵام یەک ساڵی ڕابردووە بە تایبەت دوای ئەم فروکەش و ئەوانە نیشانیدا کە قادر نییە ئەم بزوتنەوە بەهێزە تەسلیم بکە بێدەنگیکە بۆیە بەرمەبنای ئەوە ئێمە کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستیان و ئێمە کۆمیتەی کوردستان ئەم فەراخانمانە داوامان کردووە و پێمان وایە فعالین لە مەحەلا ئەوزاعەکە ها بە دەستیانۆ وریان کاریان کردووە تەجربەیان کردووە خۆیان تەشخیصن ئێمەیش نظرمان ئەوەسە کە وەزعەکە ئاوەها هەیە کە لە مەراسماتێک چوزان لە سالۆنە لە خیابانە لە مەحەل کارە مەحەل ژیانە ئەم ئەوزا ئەحواڵە ئاوا لەبارەکە ئیمساڵ مەراسمی هەشت مارسەکان بگرن بۆ ئەوە ئەم دەستاوەردانەوە تایسە بە دەستیان هێنا و شتاتێکمان پێکرد تەسبیتتر بێ هەنگاوێک جمهوری ئیسلامی وادار بە پاشەکشە بێ و ئەم بزوتنەوەی ژنانە لە هەشت مارس و ئەتراف بەلەوەیە دوایەوە مهم نییە بە هەرحاڵ قدرتمەندتر بێ و ڕێی خۆی درێژە با بۆ ئەوە بەهێزتر و قدرتمەندتر بێ زۆر سپاس بۆ تەوزیعەکانتان بە تەوجیهەوەی وەختمان زۆر نەماوە و هەروەکو لاوەڵی بەرنامەکەش و ئیشارەم پێکرد لەم فرسەتە کەڵک وەرەگرم کە حدودی 10 دقیقە وەختمان ماوە حەزەکەم پرسیارێک ئەم پرسیارێک ئاراسەی هەردووکتان بکەم سەبارەت بە مەسەلەی بە ئیسلا ئینتخابات لە ئێران ئەگەر ئیشتباه نەکەم 8 مارس یعنی 3 ڕۆژ دوای 8 مارس 11 مارس ڕۆژی هەڵبژاردننی ئەم بە ئیسلا ئینتخاباتە ئەگەر ئیشتباهەکەم لوتفەن ئیسلاحم کەن کەم هەڵبژاردن لە 11 ئەسفەند مارشە
لانتخاباتی مەجلیس و بەسلا مەجلیسی شۆڕای ئیسلامی و خۆبرەکان لە ئێران بەڕێوە دەچێ حتا دەستگاکانی حکوومەتی دەزانن کە بۆ ئەم هەڵبژاردنە لەم دەورەدا لەگەڵ کەم ڕەغبەتی و لاقەیدی و بێتەفاوەتی و تەنەفری خەڵک ڕوبەڕوون هەروەکو لاوەڵی شۆ لە جێگایەکە ئشارەم کرد ئامارێکەدا باز لەوا کرێ ئەفکاری عمومی 80% خەڵک ناچنە پای هەڵبژاردن و سندوقی ڕێیەکانی بە ئیسلا جمهوری ئیسلامی باتەوەجێ بەم وەزیەتە ئێوە لەم رابطەدا وەزعەکە چۆن دەبینن ئایا ئەساسەن انتخابات لە جمهوری ئیسلامیە گەر لە ناوەکەی گەڕین ئەڵێن انتخابات ئایا معنا و مەفهومێکی هەیە ئایا سندوقەکانی ڕێی لە حکوومەتی ئیسلامی سەرمایە واقعاً بۆ کۆمەلگا و تحققی ئارەزووکانی خەڵک نەخشی تەعیین کنەندەی هەیە ئەم هەڵبژاردنە ئێوە پەیامتان کولەن لەم رابطەدا بۆ خەڵکی کوردستان چییە سەبارەت بەم هەڵبژاردنە کاک خسرۆ فەرموو کابووە گەیزاز بدەی بەڕاستیم کەم حەیف بوو جملەیەکم لە قسەکانی پێشمدا مابوو کە باسی نەکەم لە درێژەی بەحسەکەی پێشوماندا هەر زۆر سەری ئەوە باس بکەمەوێژەوە بووکە من بەڕاستی بەش بەحاڵی خۆمان داوا دەکەم لە سەرجەم هەڵسوڕاوانی چەپ و کۆمونیست هەڵسوڕاوانی بواری ئازادی و یەکسانی هەڵسوڕاوانی بواری مافەکانی ژنان و ڕزگاری ژنان بە میلی جیاوازەوە بە سیاسەتی جیاوازەوە یا بە لە هەر چۆنی کەبیرەکەنەوە ئەو ڕۆژە ڕۆژشی جنبشیە ڕۆژێکە تعلقی هەیە بە تەواوی ئینسانهای ڕەزمەندە ئینسانهای دژی هەر چەشنە هەڵاواردنێک بۆیە ڕیزەکانی ئێمە هەڵسوڕاوانی ئێماوە بەگشتی من پێم وایە کە دەبێ لەو ڕۆژانەدا لەوەها بۆ لەگەلێکدا هاوکاریەکانیان لەگەڵ هەڵسوڕاوانی سیاسی تر لە بواری کرێکاری لە بواری ژنان لە هەموو بوارەکانەوە چڕترکەنەوە و بە هاوکاریەک دڵنیامەکە دەتوانن قەوەی خوان زیاترکەن دەتوانن ڕێوڕسمیش کۆدارتر و جەماوەریتر بەرگوزار بکەن هەر بۆیە ڕاستی ویستم لە ڕێگای تەلەڤیزیۆنی پەرتۆیشەوە هەروەڕا بگەێنم پێما زەروریە بەڵام لە رابطە لەگەڵ هەڵبژاردنی انتخاباتدا ڕاستیەکەی ئەوەیە کە خۆمان زای هەمومان ئێستای تر کۆماری ئیسلامی لە جریانی چواردەونی حاکمیەتی دژە ئینسانی خۆی نیشانی داوە ئەوە واقعان پێویست بە هیچ چشنە تەبلی ڕێک ناکە بەکردەوە کۆماری ئیسلامی نیشانی داکە تەواوی ئەو شانۆگەریانە تەواوی ئەو نمایشانەی کە بە ناوی انتخابات وەڕێی دەخا هەمووی لە جەهەتی بە ئیسلا درێژەدان بە حاکمیەتی نەگریسی خۆیدایە بۆیە هیچ چەشنە ڕەوا و هیچ چەشنە مەشروعیەتێکی نییە واقعان بۆ خۆمان دەزانین کە لە قۆناغە جۆراوجۆرەکانی ئەو شێوازە لە انتخابات و هەڵبژاردنەکانیاندا چیها تخەلوب کراوە چیها چوزانم ڕێی کردراوە لە چ شێوازگەلێک و لە چ شێوەگەلێک ئیسفادەیان کردو بۆی کە شتەکانی خۆیان بەرنە پێشی هەر بۆیە هەروەک جەناب داماژەت پێکرد بەڕاستی جێوی سیاسی ئێران ئێستاکانی ئەوەندە مخالفی ئەو ڕێژیمەیە ئەوەندە بێباوەڕ بووە نسبەت بە تەواوی کردەوەکانی لەوانە هەڵبژاردن و انتخابات کە مەسەن ئەو ئامارە گەورەی لێوە دەرکەوتوە کە 77% بە ئیسلام ئەو کەسانی کە وانیی ڕێدەنە دەتوان ڕێی بدەن خۆ بەشداری تێدا ناکەن ئەوە ئامارێکی واقعان زۆر لەسەرەوە ینی 27% دەمێنێتەوە کەەوە 27% تەنانەت بەشێکی زۆرە ملیە و بە هۆکاری تهدید و هەڕەشە و گرۆشیەکی کە لەلایەن حاکمیێتەوە لیان دەکرێت لە کارمەندان و معەلیمان و چوزانم شوێنە جۆراوجۆرەکانی ئیداری دەیجا وەختێکەوانی لێکم کەەوە بەڕاستی شتێک نامێنێتەوە بۆی کە واقعان خوازیاری درێژەی حیاتی ئیستثمارگەرانی کۆماری ئیسلامی بێت ینی ڕێژەیەک نامێنێتەوە زۆر کەم هەر بۆیە من پێم وایە کە بەڕاستی هەر وەک ئێستاکانی لە کلیپەکاندا لە ئیساری نەزەرەکاندا لە ئامارگیریەکاندا دەبیستین کەسانێکی وا دێن زۆر بەڕاشکاوی دڵن کا کەسانی بەهرتە انتخابدا بە انتخاباتدا بەشداری ناکەین کە ساڵانی پێشتر دەورەکانی پێشتر مبلغی انتخابات بوونە پایەکانی ڕژیم بوونە بەبەستمەوەیەکە مەشروعیەتی ئەم ڕژیمە لە تەواوی بوارەکاندا ئەوەندە داڕژاوە ئەوەندە داڕماوە ئەوەندە بێ مەشروعیت بووە کە ئیتر ئەو خواستی مشارکت نەکردن لە انتخاباتدا خواستێکی جەماوەریە خواستێکی عمومیە
وێڕایەوەی کە بەڕاستی انتخابات بە هەر شکلێک کە بەرگوزار بکرێت چ ڕەونەقی بێ و چ بێڕەونەق بێ کە بە بڕوای من بێڕەونەق دەبێت 100%. واقعیەوەی کە کوماری ئیسلامی خۆجۆی لەوە نیە ئەسنا اتفاقەوەی کە بۆی مهم نییە ڕای خەڵکە ئەوەی کە بۆی ئەهەمیەتی نیە لە بەرنامە و لە استراتیژی کۆماری ئیسلامیدا تەوەجوکردن بەخواست و خولیا و ئارزوەکانی خەڵکی کرێکار و زەحمەت کێشاروک دەبین ئەو بەڵایی کە بەسەر ژیان و مەعیشەتی خەڵکات و هەمووی حاصلی ئەو شێوە تەوریدی کۆماری ئیسلامی و سەرمایه‌داریە کە ئەو وەزعیەتە نارەباری بۆ خەڵک بەوجود هێناوە. هەر بۆیە من پێم وایە کە هەم ڕێژەی بەشداربووان لەو انتخاباتەدا کەم دەبێت و هەم هیچ ئاسارێکی ناویانی هیچ دەواقعدا بۆ کۆماری ئیسلامیشن دەفەرق ناکە هەرچەندی هەیە مەشروعیەتی خۆی لەو تەریقەوە نیشان بدە، بەڵام بەگشتی من پێم وایە یەکێ لە بێڕەونەقترین دەورەکانی انتخابات دەبێت. زۆر سپاس بۆ تۆزەکانت. هەورە ساڵە 5 دقەمان وەخت ماوە و سەبارەت بەم پرسیارە لە مەوردی انتخابات شۆ ئێوەش فەرموون، بەڵام فقط منەمەوێ حەزەکەم باتەوەزێ بەم شتەی کە هاورە خۆترەوی ئیشارەی پێکرد ئەو بێڕەونەقی و ئەو قین و تووڕەیە کە خەڵکەیانە و ئەو حکومە کە داویانە ناسنەپای سندوقی ڕێیەکانیان بە ئیسلا. فیلمێکم لە بۆکانەوە دی لە یەکێ لە مزگەوتەکانی بۆکان یەکێ لە مزدورانی جمهوری ئیسلامیە کاندیدی جمهوری ئیسلامی بەرحاڵ بە ئیسلام لە مزگەوت دەیەوێت سەبارەت بە انتخابات قسەکە فقط 3 نەفەر لەوێ دانیشتون ئەویش ئەو 3 نەفەر وابزانم ئاگادار نەبوون کەمە مەسەلەی انتخاباتە و ئەمە دێ قساکات 3 نەفەر لە ناو مزگەوتەکە دابن. ئەمە نیشانەدا شتە بەدەستەوە کە واقعان خەڵک بە تایبەت لە کوردستانە ناچنە پای سندوقی هەڵبژاردننی بە ئیسلا جمهوری ئیسلامی. وەختمان زۆر نەماوە فەرموو 4 دقە وەخت بۆ تۆ ماوە تۆ فەرموو. زۆر سپاس. ئێوە ئیشارەتان پێ کرد هەم هاوڕێ خەسرەوە هەم خۆشت بە ناو سوعالەکە کە بێڕەونەقترینە بێ بە نەزەر من باتەوەجە بە گشت ئەو فاکتۆرانەوە قسەمان پێ کرد قسەمان لێوە کرد. من خودە جمهوری ئیسلامی ڕاستیەکەی هەدەفی ئەزانێ خەڵک بەشداری ناکەن وەلێ جارێکی تر تەقسیم قودرەتە لە ناو خۆیانە باتەوەج بە مشکڵات و گیر و گرفت و ئەوانە گرێکیانە بلەخەرە تەقسیم قودرەتێکن بەشیان لە مەجلیس نازانم فلانی فسان. من ئیمڕۆ دیم ئەو پور محەممەدی کە یەکێ لە عەزای هەیئەتی مەرگووە حتا ئەویشیان ڕەدە سەلاحیەت کردووە بۆیە خۆیان ئەزانن کە خەڵک بەشداری ناکا باتۆژە بەگشت ئەو فاکتورانەوە ئەشاری پێکرا. من ئەچمە سەر یەک نوکتە ئەویش ئەوەسە مەسەڵەن خەتاب من و ئیجازە خوازم لە هاوڕێ خەسرە و بەناو ئێمەوە کە ئەو فراخانە مشترەکمانە داوا هەردووکمان خەتابەوانەوە خۆیان کاندید کردو. ئێوە ئیتر ئاگاهانە چوون بوون بە داردەست جمهوری ئیسلامی هیچ دلیلێک هیچ شتێک نییە غەیرز ئەوە بەخاتر پوڵ و ئیمکاناتێک کە ممکنە پێتان بدەن چوونە سەر پاڵ جمهوری ئیسلامی و بوون بە داردەست جمهوری ئیسلامی عليه خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژن و جوان و هەموو بەشمەنێتان و تەبەقەیەکی زەحمەتکێش وا لەو جامعە هەست فەن هەڵەگرن. ئاچوزانم عليه خەڵکەکە ئەوێسن دەنەچێت دەبێ ئێوە جواب بنەوە سۆزی ڕۆژ. من خەتابم بە ئەوانسەوە خۆیان کاندید کردووە. من لیستێکم ئیمڕۆدی لە مەریوان 38 کەس خۆیان کاندید کردووە بە ناو نیشان هەسمان و لیستی ئەوانی تریش تێت ئێمە ئەزانین. ئێمە هۆشدارتان پێدەین داواکەین لەمە زیاتر مەکەونە خیانەت عليه خۆتان عليه خەڵکەکە عليه هاوسا عليه کاریگەر و زەحمەتکێش عليه خەڵکێ وا بەگیر هاتوو بدە جمهوری ئیسلامی. ئێوە ئەبێ جوابگو بن. جمهوری ئیسلامی وا بۆ ڕۆحانی خاتەمی نازانم بەنی سەدەر پور محەممەدی لاریجانیەکان هینی نەبوو ئاخر ئێوەی نەکبەت لەکوێ هینی ئەبێ بۆتان وەفای ئەبێ بۆتان. ئێوە جمهوری ئیسلامی بلەخەرە ڕوا من ئیسە ناتوانێ داعاکەم 6 مانگتر کەی فڵانی فیسار وەلی ئەبێ جوابگو بن لە مەقابڵ ئەو وەزعە ئەو داردەسیە ئەو نۆکەریە و ئەیکەن بۆ جمهوری ئیسلامی لە شرایەتێکی سیاسی ئەوە وا خەڵک گشتی ئەخەوێ بەیانی شەو ئەخەوێ گەرێکی بەیانی سەر جمهوری ئیسلامی بە تەنیۆ نمێنێ ئێوە ئالە مختارن بە گۆپاڵ دەست جمهوری ئیسلامی. یەک جارتە داواتان لێ یەکەین ئەم کارە مەکەن پاشگەزەوە بن لە لیست کاندیدان خۆتان مێن دەرەوە سۆزی ڕۆژ خۆتان لایەن هەر ئەو خەڵکەوە هاوسا و بەراوسا و
محصل و معلم و کاریگەر و زەحمەتکێش و هێزی چەپ و کۆمونیست دەبێ تاوان پەس بدەن مەبن دوای 44 ساڵ خیانەت و جەنایەت جمهوری ئیسلامی مەبن بەداردەسی من ئەمە پەیامێکە هەسم و داوایان لێ یەکەم کە پاشگەزەوە بن و مەچنە ئەم بە ئیسلاح زەرکاوە و جمهوری ئیسلامی بۆتانی تەهیە کرد. زۆر سپاس هاوڕێیان وەختەکەمان کامەلەن بە ئاخر گەیشتووە مەجالی ئەوم نییە پرسیار بکەم زۆر سپاس بۆ تەوزیحەکانتان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا هیوادارم بتوانین پێشەوەی انتخاباتەکە بە ئیسلام هەڵبژاردنەی جمهوری ئیسلامی دەست پێ بکات بتوانین بەرنامەی تر سەبارەت بەم مەسەلەی هەڵبژاردنە بۆ زۆرتر ڕۆشنبوون و ئاگاهبوونی خەڵک کە خەڵکەکە خۆشیان وەزەکە زۆر باش دەزانن و دژی جمهوری ئیسلامی بتوانین بەرنامەی ترمان ببێ و قسەباسی زیاترمان بێ. زۆر سپاس بۆ بەشداریتان و بۆ تەوزیحەکانتان. زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن لە هەر جۆهان ساقی و سەلامەتیتان ئارەزوومانە. شاد و